گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگی گەر لە هەر شوێنی گوێبیستی ئێمە سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری لەسەر پێگەی کورد لە ئایندەدا. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامە و سیروان هەورامیمان کردەوە. هەواڵجان بەخێر بێت. سپاس دەکەم. زۆر سپاس. سەرەتا گەر بپرسم چی دەگوزارێ لە ناوچەکە و ئاراستەی ئەو گۆڕانکاریانی کە باسەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرەو کوێ هەنگاو دەنێت. خۆتان دەزانن لە 27 نۆدا چەند ڕۆژ بەرێ هێرشێکی توش کرا سەر حیزبوڵڵا لە لوبنان. لە وەرشدا سەرۆکی حیزبوڵڵا بڵێن حەسەن نەسڕوڵڵا لەوێ کوژرا. هێندێکی بابەتەکەی بەرەو گۆڕانکارێکی گەورە بردووە. لە هەمان کاتامە درێژکراوەی هەمان ئەو تیرۆرێ بوو کە ئەسماعیل هانی لە سیوێکی مانگی ڕابردوو، ینی بڵێن مانگی هەشتا کە کرا. هێندێکی ئەتوانین بڵێن لەم ماوەی ئەوە بووە ئابریان دوو مانگەدا ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوین بۆ هێرشانێکە کرا سەرەوە هێزانێکە زۆربیان نزیکی ئێرانن و وەکو هێڵی مقاومە دەناسرێن. هێندێک توانین بڵێم قەزیەکە پێناوەتە قەناقی دیکەوە. زۆر جار باسیەوە دەکرێت کە لەوانەیە هێرشێکی سەر ئێران بکرێت، هەین دەنگی ئەوشتان دەکرێت. زەتەنمە بینی مامسن دوێنێش ئێران وەڵامدانەوەیکی زۆری هەبوو، نزیکی 180 موشکی بە ئیسرائیلەوەنا. زۆر بێ موشکانە مەسم پێی جیاوازەکان لەگەڵ ڕابردووشدا هەبوو. زۆر بێ موشکان توانیان ئەو گۆنبەدەی پاراستنەکە هەیبوو، قەڵغانی پاراستنی کە ئێستا دروستکرد بوو ببەزێنن. هەندێکی شارەکە پێناوەتە قۆناقێکی دیکەوە و چاوەڕانیەوە دەکرێت ڕۆژهەڵاتی ناویندی لەو دۆخەدا بۆ شێوازە نەمێنێتەوە. ینی هەندێکی مرۆڤ بتوانین سەرەتا ئەوانە بڵێت ئێستا بۆ شێوازە، چونکی ئێمە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناویندا هەم قەزیەی کورد هەیە، هەم قەزیەی فەلەستین هەیە کە بێ چارەسەری ماوەتەوە و ئەو هێزانش کە خەریکن بۆ شێوازە هەڵسوکەوت دەکەن. زۆربیان ینی خەریکە نەک بۆ چارەسەری قەزیەکە ئاڵۆسەر دەکەنەوە. لەم قەزیەدا ئاڵۆز بۆتەوە، ینی زۆر مەترسی هەیە. مەسەڵەن ئێستا لە سەیردەکەی باسیەوە دەکرێت کە تورکیا هێزی بێتە ناو سووریەوە، ینی چەند کۆڵێ لەوێژدا ئەو شوێنە کە ناوچە داگیرکراوەکانی پێڵن بەتایبەت منتەقەی ئیدلیب و حەلەب و ئەوانە هێزی بێتە ناوەوە. لێرەشدا هەر دوێنێش بووە لە ملی کەرکووکە هێرشاوە سەر سوپای عێراقی نزیکی 5 کەس کوژراون. ینی دۆخێکی ئاوا لە حاڵ بۆ کۆڵی لە ئێستادا لە ئارادا هەیە. بەڵێ باسی ئەوت کرد کە بەتایبەت هێرشکردنە سەر حەزبوڵڵا لەلایەن ئیسرائیلەوە درێژکراوەی ئەو هەنگاوەیە کە ئیسرائیل دەستی پێکردووە، کەواتە ئەمە ئەتوانین بڵێن هەمان ئامانجی هێرشەکەی سەر یاخود ئەو هێرشانەیە کە کرێتە سەر فەڵەستین و باسی قەزەی فەڵەستینی کرد دوجار توانین بیبەستینەوە بە قەزەی کوردیشەوە. بەڵام لەسەر ئاستی جیهانی ئەم جۆرە هەنگاوە لەم کاتەیەوە بەتایبەت لە ماوەی ئەم چەند مانگی ئاخیرە هێنراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامانج لێی چییە؟ هەنی ئەم ڕاستە ڕەنگە لە ئەعلامەکان یا سەر میدیا و باسکردنی زۆر کات سیاسەکانیش هەندێک بابەتەکە بە ڕواڵەتی باس بکەن، بەڵام ئایاوەی کە لە پشت ئەم هێرشانەوە یاخود ئەم پەلهاویشتانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە دەبینین بەتایبەت ئێستا ئیسرائیل دەستی پێکردووە بەچێ ئامانجەکە. ئەو قەزیە ئەگەر من بڵێن کەمێکی وەکو خۆش ئاماژ پێکرد قوڵتر تەواشیان مەسەلەیە بکەین، هەڵەگرێتەوە بۆ ئەو بابەتێکی هەیە لە سیستمی سەرمایەداریە کە وەکو نێۆلیبرالیزم هەتاڵین پێی لە ڕۆژهەڵاتی ناویندا خەریکە مەسەڵەن پەرەی پێدەدەن. ئێمانێکی پەرەی پێدەن لە سیستمی نێۆلیبرالدا تەنها مەسەلەیەکی ئابووری وەکوڵێت ئەوە ناتوانین دەستی بگرین. یعنی وەکو سیستمێکی سیاسیە، سیستمێکە تا ئایدۆلۆژیە کە لێرەدا زۆرترین ڕۆڵ دەسەڵات کایە دەکات، دەسەڵاتی ڕەها و ئەمەش بەڕێگەی چیەوە دەیکەن؟ دەسەڵاتی ڕەهایە تەنها مەسەڵەن دەسەڵاتێکی چەکداری نییە، دەسەڵاتێکی پارێژ مەسەڵەن بەرەو دەبن. بۆیە ئەم قەزیانە پێکەوە گرێدراوانتە بەیەکەوە. لێدا بچیەوە دەڵێم یاسای جەنگەڵ حاکم دەبێت. تەنها مەسەڵەن لەسەر ئەو باوەڕەن کە نیۆلیبرالیزم
وەکو سیستەمێک لە ئیدەکانی کەسانی وەکو فریدمەن گیراوە دوایە و ئیدان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە داروین هەبوو لە بواری ئینەوەی مەسان کێ بەهێزتر بێت ئەوە سەردەکەوێت ئێستا ئەم سیستەمە لە ڕێگەی ئەوە هەوڵدار کە خۆی باڵدەستی خۆی بسەپێنێت یعنی کێ بەهێزتر بێت ئەوە سەردەکەوێت مەسن سیر دەکەین لە بوارەدا ئەو هێزانی ئەو دەسڵاتانەی کە خاوەنی هێزی تەکنۆلۆژی و خاوەنی مەسەن هێزی ئابوووریەکی زۆرترن هەم جنگەکانی کۆمەلگایان توانیوە تا ئاستێکی زۆر بەڕێگەی بێکارکردنەوە و بەڕێگەی پارێ مەسەن کە وکۆڵی سەد هەتا لە ئاسی وەکو مەعاش و شتاندا دەبێت بگرن لای خۆیانەوە ئەمە بەشێکی مەسەن کۆمەلگایان بۆ شێوازە کڕیوە مەسەن توانیانە بۆ ڕوانگەیەوە بەشێکی زۆری کۆمەلگا بەرەو لای خۆیان ڕاکێشن بەڕێگەی پارە لایەکەوە برسیان دەهێڵن لایەکیشەوە سیاستێکی پێڵن سیاسی بێخدار دەنم بەڕێوە بردن مەسەن ئەو نیۆلیبرالیزم بۆ شێوازە دەکات و لە هەمان کاتدا لە بواری چەکداریەوە تەکنۆلۆژیان مەسەن زۆرترین کەڵکی لێوەردەگرن تەکنۆلۆژی بۆ تەکنۆلۆژی شەڕەوە و نە ئەو تەکنۆلۆژیە کە لە بەرژەوەندی کۆمەلگادا هەبێت و ڕاگەیاندن بۆ شێوازە مەسەن چاوەشەکردنی کۆمەلگا ئەمانە هەموو پێکەوە زەمینێکیان فراهەم کردووە کە ئەم زمینەیە باڵادەستی خۆیان ئەوێ بسەپێنن بەم باڵادەستیەوە لەسەر بنەمای لە ناوبردننی ڕوبەڕوەکە بە تەواوی یعنی کێ بەهێز بێت ئەوە خۆی بە حەق نیشانەدات ئەمە بەم بابەتەوە ئیدی مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی ئەوەی کە بڵێن مافی نەتەوەکان هەیە پێکەوە ژیان هەیە هیچ شتێک بۆ شێوازن نیە لێرەدا هەم دین وەکو فکرە کەوتە خزمەتی ئەم سیستمەوە ئەیخەنە خزمەتیەوە هەمیش تەکنۆلۆژی زانست دەکەوێتە خزمەتی ئەم خستوانە خزمەتی ئەم فکرایەوە لەبەرە ئەو شتانە کە ئێستا هەیە لە ڕۆژهاتی ناویندا مەسەن دەگوزارێت لێدا بوتە چاقبەستنەوەی دوو بابەتی زۆر سەرەکە یەکەم مەسەلەی دینیە دوو مەسەلەی نەژادیە ئەگە سیر بکەین ئەم مەسەلەی دینی مەسەن لایەنە بەتابەت لێرەدا مەسەن ئیسلامی سیاسی ئەو کارە زۆر دەکات هەوڵدات کە مەسەن باڵدەستی خۆی وەکو هێزیەکی مطلق بسەپێنێت لەسەر ئەوە دەبێتە هۆکاری مەسەن لایەنەکانی دیکە بسرێتەوە مەسەن سیرکەن بە ناوی ئیسلامیەوە ئیسا چە ئەخوانیزم مەسەن شیعەکان بن خەریکە ئەو کارە دەکەن یعنی چارەسەری پێکەوە ژیانی گەلانیان لەگەڵ دانیە لەو لایشەوە نژادپەرستی هەیە ئەم نژادپەرستی مەسەن بەرتەری نژادی خۆی دەسەپێنێت مەسەن سیرکە لە تورکیەوە بگرەکە وەکو تورک ئاوا بڵێت نژادێکی بەرتەرە ئەوە کورد لەنێو دەبات لەگەڵ کورددا سنەتەوەکانی دیکەشنەوە بردووە لە هەمان کاتدا یەهودیەکان وەکو بناوی تۆراتەوە مەسەن وەکو قومی بەرتەر مەسەن خۆیان دەناسێنن لەسەر ئەساس ئەوانە ئەوان دیکە لەنێو بەرن ئەمانە هەموو پێکەوە ناویتر تێکەڵ بووە جا ئێستا هەندێک هاوپەیمانی دروست بووە مەسەن بۆ نمونە تورکیا و ئیسرائیل لە هاوپەیمانیەکی نژادیدان پێکەوە ئەوان هەندێکی بەکراوندێکی مێژوویشی هەیە کە ئەگە بڵێن تورکیا نوێ چۆن دروست بووە تورکیا نوێ لە ڕێگەی یەهودەکانەوە دروست بووە ینی هەندێکی دوای ئەوە کە عوسمانەکان دەڕوخێن لە سەردەمی شەڕی جیهانی یەکەمدا ئەوانەی کە نێو عوسمانی دروست دەکەن ئەوانەی کە ئەو ژۆن تورک دروست دەکەن هەمویان سەر بە لێژەکانی یەهودین لێژی ماسوونەکانی یەهودین ئەمە جلەهیناوە بگرە ئەنوەر پاشاوە بگرە تا ئەوانی مەسەن هەتا خودی هینا ئەو ئەتا تورکوانە مەسەن هەمووانە مەسەن زۆر نزیکی ئەو هینان مەقداد پاشا هەیە مەسەن ئەوانە هەموو لەو بارەدا نزیکی ئەو لێژان و لە بارەدا مەسەن بۆی کۆمەڵایەتێک ئەواری مێژووەکەی ئەو پەیوەندیە هەیە بۆیە ئەمڕۆ مەسەن پەیوەندێکی زۆر چڕوپڕی ناوبەری ئێستایی تورکیادا هەیە ئەمانە ئەم جبهەیەکی نژادپەرستیان دروست کردووە لەم لایشەوە بناوی ئیسلامەوە بناوی مەسەن پاراست ئەوەی کە ئیسلام دینی حەق ئەوانەیە ئێران سەرکەشی دەکات ئەندە لایانی سیاسی دیکە لە جبهەی ئیسلامیەکان سەرکەشی دەکەن کە ئێستا لە عێراقا بێت نەزانم لە حتا عەرەبستانە بێت مەسەن ئەوەی کە خۆیان ئەڵێن مەسەن ئیسلام دینێکی حەقە و مطلقە مەسەن ئەوان دیکە هەموو ئەو شتە قبوڵ بکەن ئەمە وای لێ کردووە کە قەزیانە مەسەن قەزیەی فەلەستینە قەزیەی کوردە ناو ئەم گێژاوەدا هەم نژادپەرستیدا هەم مەسەلەی دینەکەدا یعنی بە جۆرێکی لێ هاتووە کە ئیدی
ئەو قەزیان لەبیر چونەتەوە ینی ئەلمانیش بۆ شێوازەیە کە ئەو قەزیان لەبیر بچێنەوە ئەو مەسلەی دینەکە بەکاربهێنن بۆ دەسەڵاتداری مەسلەی نژادی بەکاربهێنن بۆ دەسەڵاتداری ڕەها ینی شەڕێک ئاوایسە خەریکە بەڕێوە دەچێت لە هەرێمەکەدا کاتاوەکو شەڕی سێهەمی جیهانی یا مەسەڵەن هندێک ئەو ڕۆژە بەرەز دوران کالکان مەسەڵەن شتێکی ئاماژە پێکرد بوو دوی ئەم شەڕانە ئەساساً بەردەوامکردنی شەڕی یەکەمی جیهانیە ئەو لێدا قەزەکان کۆتاییان پێ نەهات ئێستا خەریکن ئیدی کۆتایی پێدەن بەڵێ کەواتە توانیم بڵین لێسا داوای کە هەیە شەڕی نژادیە شەڕی ئایدۆلۆژیە بەڵام هەر بە تەنها ئەو شەڕی کە ئەکرێت تەنها ئیسرائیل نییە بەڵکو چکە باسی سیستەمە کرد لەو سیستەمەشدا کۆمەڵێک وڵاتی نێودەوڵەتی ئەوانە هەیە کەواتە چێن بەشداری ئەم پرۆسەیەن یاخود ئەم شەڕەنکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوانەی کە دۆخەکەیان بۆ ئاراستەیە لێکردووە بەرژەوەندەکانیان چییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەر ئەسڵەن بۆی ڕوون بێتەوە کە چێن ئەم دۆخەیان خوڵقانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا هەر بە تەنها ئیسرائیلە یاخود ئەوەی کە لە سەر کوردان هەیە کە دەوڵەت دایکەری تورکە ئایا هەر ئەمانەن یاخود کۆمەڵێک لایانی دیکە شەڕی ئەو بەرژەوەندی و نەژادیەکەن کە بەڕێستان باس ناکرد ئەو شەڕە نەتەنها تەنیا ئیسرائیل و مەسەڵەن یا ئێران مەسەڵەن تەنیا خۆیەتی یا تورکیا مەسەڵەن بۆ شێوازت پێناسە بکەن چونکی باسی هێژمۆنی دەسەڵاتە وەختە باسی نیۆلیبرالیزم دەکەن کە ئێستا خەریکن پەرەی گرتووە دەمێکی درێژە ئێستا بە دەوڵەتی بووەتەوە ینی کاری بۆ دەکەم بۆی کە وەختەڵن ئەساساً لێدا ئیندێکی ئەمەوەشتە شی بکەم مەسەڵەن وڵاتەیەکە لێدا مەسەڵەن باسی نیۆلیبرالیزم دەکەن ئابووری ئازاد دەکەن کە دەوڵەت لێدا پەراوێز دەخرێت بەڵام دەوڵەت لە ئابووریدا پەراوێز دەخرێت ینی مەسەڵەن ئەوەی کە ئابووری خۆی بەڕێوە بەرێ مەسەڵەن تایبەت لە چیدا ئین دەبێت بەرپرسیارەتەکانی خۆی لەسەر مافی سۆسیال خۆی دەدزێتەوە ئەساساً ئەگینا کەرتەکانی تایبەت بە هەمویان بەڕێگەی بەڕێوە دەچن ئەو ئیمتیازانان کە دەدرێن بۆ کەرتی تایبەت دەوڵەتەکانن کە بە ئەساد ئینەتەکان ئاڵوگۆڕن دەیفرۆشن و خلاصە ئابۆ شێوازە کاری لەسەر دەکەن بۆیە لە بواری سیاسیەوە هەر ئینێکی بۆ شێوازە هەیە ینی کەرت تایبەتەکان ئێستا ئەو ڕێکخراوی بڵین ئابووریانە کە ئاسینێنەوە دروست بوون چەند دەوڵەتی بوونەتەوە شتی ئەمە بابەتێکی زۆر دوور درێژە بۆیە ئەو شتە باسەکان وەختە مەسەڵەن باسی ئیسرائیل دەکەین خەریکەوە کارە دەکات لێرەدا ئەو گشت جەنایەتە کە دەکرێت تەنیا ئیسرائیلکە نییە لەسەر ئەساسەیە کە لایەنەکانی دیکە سیاسی دەوڵەتەکانی لە دەوڵەتانی ئوروپایی بگرە لە ئامریکاوە بگرە لەم قەزیەدا نەیشت بێدەنگی دەکەن پشگیری ئیسرائیل دەکەن ئەمە بابەتەکە لە مەسەڵەکە لە لێدانی لوبناندا فڕۆکەی F-35 لێداوە فڕۆکەی F-35 لە کیا دروست دەکرێت یعنی کێ دروست دەکات ئەمریکایە ینی بێدەنگی ئەمریکا لە بەرامبەری ئەم بابەتەدا بێدەنگی مەسەڵەن دەوڵەتانی ئوروپای لە بەرامبەری ئەم بابەتەدا مەسەڵەن لە لوبنانی داوە جۆ باید هەڵدەسێڵێ من ئێمە تا دوایی پشگیری ئیسرائیل دەکەین ینی خەزەکە بۆ شێوازەیە بۆی ئەوان لەو باردە بەشدارن بێدەنگی ڕایگەشت لەو بەستان نزیکی 4265 کەس لە تایستا لە غەزا کوژراون زۆربیان ژن و منداڵن بێدەنگی ڕایگەشتی جیهانی لە ڕاوەستانی ئەو شەڕەدا مەسلەدا مەسەڵەن چەند ڕۆژ لەوە بەر خۆتانزان لە نیویۆرک کۆبوونەوەی دەوڵەتەکان بووە ساز نەگرێتەوەکان هەموو نوێنەری دەوڵەتەکان لەوێدا حزوریان هەبوو بەڵام هیچ کەمیان لەسەرەوە بڕیانە نەگرت کە تەنان ئاگربەستێک ڕاگەیە باسییان گەوتی ئاگربەستێکی بنەزان 20 ڕۆژە وشتیگە ئەو ئاگربەستێش ناوەدا ئەو قەزیەی لۆبنان ڕۆیدا هاوکارەکان بۆ شێوازن تو ناتوانین بڵێ ئەو ڕاستەخۆ هاوکاری دەکات زدن مۆڵەتەکە بۆ شێوازێ مەسەڵەن ئەوانە مەسەڵەمە لەگەڵ ئیسرائیل دانین یاوەسان ئیسرائیل من ڕاستەخۆ ئەو پێشگرێشتان ناکەین بەڵام بێدەنگی ڕاگەشتی جیهانی و دوایە ئەو ناوەندانەی مافی مرۆڤ و ئەو شتانەکە هەن یعنی وای کردو کە دەوڵەتەکان دەوڵەت وەکو ئیسرائیل وەکو تورکیا چی پێخۆشە دەیکات یعنی دەوڵەت وەکو ئێران چی پێخۆشە دەیکات زمانسان بنوونە لەو بارەژانسە ئێران لە ناوخۆیەوە لە بەرامبەری ئەو شۆڕەشەدا ڕۆژانەی ئەعدام دەکات ڕۆژانە وەکوڵە ماڵباتی ئەعدامکراوەکان دەگرێت دەیان خاتە زیندانەوە کەس نییە بەحسی بکات چی ئەڵێن دەوڵەتە ئەڵێن دەوڵەتە نەزانم ناوخۆیە ئەی
نەتەوە یەکگرتوەکان ئەو سازیانە کە دروستن لە ئاستی ژوورەوە دەوڵەتەکاندا کێ ئەوانە مەسڵەن ئەمە بەسەڵ هاوکارەکان بۆ شێوازن هاوکارەکان لە بێدەنگیدان ئەنی ئەو هاوکاری ڕاستەوخۆ مەسڵەن بۆ شێوازە بڵێ ئەو هاوکاری ڕاستەوخۆ دەکات بۆ شێوازە لەوانێت تو نەیبینیت بەتەن ڕای گشتی و نەزانم بۆ شتوان نازانێت ڕاگەیاندەکانی لەسەر شتان زۆر کار ناکەن لەبەرەوە هاوکارێکی بۆ شێوان ناوبەری ئەواندا هەیە چون ئەیانەوێت ئەو سیستەمە بپارێزن و کاری لەسەر دەکەن ئێستا مثلا ئەو خەزیەکە ئێستا بەحس دەکەین ئەم شەڕەکە ئێستا هەیە ئاڵۆزیان بۆ شێوازە هەیە یعنی هەر یەکە بەشن ئەوەدایە کە چۆن بتوانێت ئەم هێژمونیە خۆیە بسەپێنێت و هەر یەکیش بۆ ئەو شتە کار دەکات ئێستا وت مەسڵەن بۆی کە ئێران بۆ کە هێژمونی خۆی بسەپێنێت سیر دەکەین نزیکی هەل دوو ڕۆژداوەبەری دوێ شەو بڵێن 180 موشکی باستێکی مەسڵەن ئاراستی ئیسرائیل کردووە لەکێ داوە لە شەی دوایە مەسڵەن زۆر خەڵکی ئیسرائیل لەوێدا خەڵکی مەدەنیەکەی لەناو کوچە کۆڵانەکان لە پەناگانەکاندا و کۆڵە لەوێدا خەڵتووان یعنی دڵڕاوکەیەکی زۆری دروست کردووە ئەمە جۆرێکی شەڕی تایبەتە ئەساسن کە ئێران مەسڵەن بەڕێوە دەبات لەولا مەسڵەن ئیسرائیل بە لێدانی ئەو هانیە نازانم لێدانی سەرۆکانی حیزبوڵڵا ئەوانە ئەوێت کارێ بکات کە ئەو هێزانێکە لەوێدا هەن مەسڵەن هێزی بەرەڵستکار و شتیوانە یعنی بێ لاوازیان کات ئەوەندە لاوازیان کات کە مەجبوری خۆیان بکات و بۆ شێواز مەسڵەن بێدەنگ بن لە بەرامبەری چیدا بێدەنگ بن لە بەرامبەری هێندێک قەزیەی کە هەیە مەسڵەن قەزیە فلستین کە لەوێدا هەیە لە بەرامبەری قەزیە بێدەنگ بن ئەمە سناوی چی دەکات سناوی ئاسایشی نیشتمانی دەکات سناوی ئاسایش نیشتمانی لەدا مەسڵەن ئاسایشی فلستینەکان من پێ دەخات نازانم تورکیا سناوی ئاسایش نیشتمانی ڕۆژانە هێرشی ڕۆژاوە دەکات ڕۆژانە هێرش سەر کوردەکان دەکات زمانی کوردی قەدەقە دەکات سناوی چی پاراستنی دەوڵی تورکیا ئاسایشی نەتەوەیی ئاسایشی بەسەن کورد لەوێدا لەکوێدایە ئەمانە قەزی هەیەکن کە مەسڵەن مرۆڤ سەری دەکات تەواو تابلۆ دەکات ئەبینێت کە یعنی ئەم شەڕەکە ئێستا ئاوا بەڕێوە دەچێت هیچ ئینێکی نییە ینی هەموو هێزە هێژمە خوازیەکان بڵێم پێکەوە لە هاوکاریکی چڕۆپردان کەواتە لە ئێستا دایمە دەزانین هەم هێرش بۆ سەر لوبنان هەیە هەم بۆ سەر ئێرانیش تا ڕادێگەر شەڕی تایبەتیش بێەوەی کە لێرە هەیە قەزەی کورد و قەزەی فەڵەستین گەلی فەڵەستین باسمان کرد لە چوارچێوەی ئەم هەموو ناکۆکی و ئاڵۆزیانەدا دۆزی کورد و دۆزی گەلی فەڵەستین ئەگەر پێکەوە باسی بکەین و دوجاریش باز لە دۆزی کورد بکەین لە ناوچەکە بەرەو کوێ هەنگاو دەنێ ئێمە دەزانین لە قەزەی فەڵەستینە تورکیا ڕاستە زۆر کات باز لەواکە کە دژی ئەو سیاسەتە ئیسرائیلەکە لە بەرامبەر گەلی فەڵەستین دەیکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە زانین بەڕێزی شت باست کرد کە پەیوەندێکی قوڵ هەیە لە نێوان تورکیا و ئیسرائیلیشدا ڕەنگە بابەتەکە هەر پرسی نژاد و مێژویش نەبێ ئێمە دەزانین بازرگانی ئاو بازرگانی چەک و خواردەمەنیژێ ئەم دۆخە چۆن ئەتوانیشی بکەینەوە و لە چوارچێوەی ئەو بەرەو پێشونانی کە هەیە و ئەو پەلاویشتانەی کە ئیسرائیل دەینێت بە پاڵپشتی هاوکارەکانی دۆخی کورد بەرەو کوێ هەنگاودنی و دۆزەکەی بەکوێگات ئەگەر باس ئەین لەو بابەتەدا مەسەلە ئەوەیە ئەو تۆ شتێک باشە ئاماژە پێکە مەسلەی بازرگانی ئاو نازانم ئەو ڕێگا بازرگانی کە ئێستا ڕێگای گەشە هەیە مەسەڵەن بەشێکی لە عێراقەوە تێپەڕ دەبێت کە تورکیا زۆر لەسەری کار دەکات و ئەم ڕێگەی مەسەڵەن کە بناوی ڕێگەی گەشەوە دەڕوات عێراق و تورکیا یعنی مەسەڵەن هاوکاری بن لەم ڕێگایەدا سێر دەکەین هاوکاری ئێسن ئەو هاوکاریان چی دەبێت لەسەر ئەساسی پاراستین دەوڵدا دروستێ مەسەڵەن تورکیا وشتە ئیسرائیل لەسەری دەکات بۆ ئەوەی کە لە کورد بدرێت یعنی مەسەڵەن تاژاگە ناوی ڕێگەی گەشەیە فقط لەو ڕێگەی گەشەیەدا هاوکاری ناوبەری عێراق و تورکیا لەسەر بنەمای لە نێوبردننی بزاوی کوردیە لەسەر بنەمای ئەوەیە کە کورد بستڕنەوە سێ دەکەی بەرژۆندێکی ئابووری سرا بەرژۆندی ئابووری لە قەزەکە دیارە بەڵام بۆ بەرژۆندی ئابووریە ئەوە هەیە کە نەتەوەیەک پێشر دەکرێت وەختە باسی ئەوە دەکەین مەسەڵەن سیستمی نیۆلیبرالدا ئەو مەسلەی ئەوەی حاکمە کە لێدا بنەما ئەخلاقەکان مەسەڵەن نامێنێ ئیدی سەر ناوی مەسەڵەن بەتایبەت بە جیهانی بوون هێژمۆنی
کولتورێک دەسەپێنرێت و ڕەنگاوڕەنگی کولتورەکان نامێنێت ئەوانە مەسەڵەن بۆ خۆی قەزەیەکی دیکەیەکە نوعێکی ئەو هێڵن بە جیهانی بوون خۆی مۆڵاتەیەکی زۆر گۆرەی تێدا هەیە جا ئەمە لەوێن دەچێت تۆ سێر دەکەی لەولاوە تورکیا هەوڵدای سەر چی بکات مەسەڵەن بەنداوی جەزیرە خەریکە دروست دەکات لە منتەقەی لای جووتی ئەواندا لەولاوە بەنداوی دەتەن ئاتاتورکی دروست کردووە ئۆلوسوی دروست کردووە مەسەڵەن لە منتەقەی ئەو حەسکی فواندا هەمووی هەم جۆرافیای ئینسانی هەم جۆرافیای مێژوویەکەی ئەو هەرێمەی گشتی بن ئاو کردووە ئاوێکی زۆری گل داوەتەوە و ئەم ئاو زۆرە مسانگە بە پێوان تەخمین دەکرێت ئەگە بەنداوی جەزیرە دروست بکرێت ئەتوانێت لە وەرزی هاویندا دجلە و فرات قوت کات حەوشی کات مەسەڵەن بە ڕۆژان وشی کات ئەو دەمە چی دەبێتەوە عێراق و سووریا بۆ ئاوی ڕۆژانەیان ملکەتی تورکیا دەبن ملکەتی تورکیا دەبن تورکیم ئاوا ئیدی وەکو هێزی دەسەڵات بەکاردێنێت و بۆچی بەکاردێنێت فرۆشتنی ئاو بە تورکی بە عێراق و سووری لەسەر چیدایە لەسەر هاوکاریکردن دژی گەلی کوردایە لێرە ئەو ئاوەش لەکوێدایە لەنێو جۆرافیای کوردستاندایە ئەم مەسەلەکە قەزیەکان تۆ ئەو شتی سروشتین بەکاردێنێنەوە وەکو چەکێک بۆ سڕینەوەی نەژادی ئەمە بابەتێک لەم لاوە ئیسرائیل مەسەڵەن ڕێگەیەکی دیکەی هەیە ڕێگەیەکی ئابووری کە پەڵێم ڕێگەی بەهارات کە ئەو لە ملی کەنداوی خوارەوە بڵێن کەنداوی فارسۆ دەست پێ دەکات لە هیندستانەوە بڵێن ئاوا دێت لە کەنداوی فارسۆ دوای لەوێ بەرەو ئیسرائیلش ئەو جینانی بەندەرەکانی حیفا ئەوانە ئەوە لەو بەس ئەوان ئەیانێت ئەو مەسەلەیە مەسەڵەن غەزە ئەوانە تەواوان بخەنەژێ دەسەڵاتی خۆیانەوە و لەوێدا بەسەر ناوی پاراستنی ئەو ڕێگایە مەسەڵەن ناوی پاراستنی ئاسایشی ئەو ڕێگایە مەسەڵەن گەلی فلستین ئەو خۆسەرێکی هەیەک سەرت لە نێوی دەبن ئەمە بابەت ئەویش لێدا ئەو شتە بەسا ڕوودەدات جا ئەوە لێ وەختی ئەو شتان ڕوودەدات ئەم گەشە سەندنی ئەو ڕێگایانە لە ملێکەوە بۆ وەکو دۆڵ بڵین بۆ ئێران باش نییە مەسەڵەن بۆ تورکیش باش نییە ئەمە هاتوون چیان کردووە قەزیە فلستینیا مەسەڵەن لێدا گەشت کردەوە مەسەلەی حەماس هەڵستانەوەی حەماس و شەڕە ئەوە بووکە نێڵ ئەو ڕێگایە مەسەڵەن جێگەوەی بۆ کە نائەمن نیشانی بدەن لێدا گەلێکیان کردو قوربانیەوە مەسەلەیەوە کێ کردی قوربانیەوە ئەو کەسانێکە لە ئەو گەشە سەندنی ئەو ڕێگایاندا بەرژەوەندیان نییە یعنی لێرەدا دوو قەزیەکە مەسەڵەن دەبێتە دوانێ سەرەتا تەواشای قەزیەکی ئابووریە مەسەڵەن ناویدەن ڕێگەی گەشە ناویدەن ڕێگەی بەهارات نازانم شتی ناوی جیاجیا لێ دەکەن بەس لەوێدا کولتور ناسنامە ژیانی گەلێک ئاسنێسا هەم گەلی کورد هەم گەلی فەلەستین بۆ شێوازە خەریکە ئەسڕێتەوە یعنی ئەوانە هەیە لەم بابەتەدا لەوێدا مثلا چارەسەرەکان چۆن دەبن چۆن نەبن ئەو بۆ خۆی قەزیەیەکی دیکەیە کە پێویستە یعنی ئەو وەکو باسم کردە دوودانە جبهەی خەریکن کار دەکەن وتم لایەکەوە جبهەیەکی کە ئەو کوناوی چونی لای ئەو بەرجستەتری مەسەڵەن نەژادیە کە مەسەڵەن بەرتەری یەهودی و مەسەڵەن بەرتەری تورک مەسەڵەن وەکو لا بەرچە چونی زۆرشی دیکە فاکتوری دیکە فاکتوری ئابووری فاکتوری کۆمەڵایەتی فاکتوری هەتا باوەڕی و جۆرەشتانە بەڵام ئەو فاکتورە زۆر لێدا بەهێزە لە جبهەی دیکەوە فاکتوری مثلا مذهبی زۆرتر بەهێزە وەکو مذهبی شیعە کە وەکو بەرەی مقاومەین بووە فاکتوری ئاینی وەکو ئیسلام لە بەرامبەری مەسەڵەن جووەکاندا بۆ منای پاراستنی مەسەڵەن فلستینیەکانە ئەو دوو فاکتورە زۆر بەهێز بوون و هەردووشان بە شێوەیەکی نەژادی خەریکن کار دەکەن یعنی ئەو بسرەتەوە ئەوش ئەم بسرەتەوە ئەمە سڕینەوە بۆواتای کۆتاییهێنان بە پێکەوە ژیانە بۆواتای کۆتاییهێنان بە ڕەنگاوڕەنگی کۆمەڵایەتیە بە ئەو ڕەنگاوڕەنگی لە ڕۆژهاتی ناویندا هەیە ئەو دەما ئەم دوانە لەسەر ئەو هێژمەکەیسای ئەوسان هێژمۆنی تەکنۆلۆژیژی پێ زیادە بووە شەڕێک بەڕێوە دەچێت کە ئەم شەڕە خۆی لە ئاساسدا شەڕێکی ئیدی وەڵن جیهانی سیام دەستپێکرە بۆ شێوازەیە یعنی ئێمە چاوەڕوانی ئەوەین کە بۆمبە ئەتۆمیەکان بتەقێنەوە فەقەت لەوانەیە هیچ وەخت نەتەقێنەوە چی بووە ئێستا بۆمبی تاکتیکی دروست بووە کە ئێستا لەسەر گریلا زۆر کای لەسەر دەکەن و لێدا بەکایدەن بۆمبایەکی زۆر بچووکی ئەتۆمین کە کاریگەریەکان مەحدودە بەڵام کاریگەری ئەتۆمیان هەیە بۆمبی کیمیاویە لە هەمان کاتدا مەسەڵەن بەکارهێنانی تەکنۆلۆژی وەکو درۆن و نازانیستە ئەو تەکنۆلۆژی بۆ خۆی بوتە مەترسیەوە ئەسان ئەو تەکنۆلۆژیە کە پێویستە ژیانی کۆمەلگای ئاسان کردایەتەوە وەکو ئێستا ماڵێن زۆر کۆمەلگای مرۆڤایەتی بۆ شانازی دەکات کە این هەیە مەسەڵەن مۆبایل و جۆرەشتانەیە بۆ ڕاگەیاندن سێر دەکەین ئەو پەیچەرەکان لە
حزب الله مثلا تقينا إذا خلطي مثلا ترسيوي شيء سبني مثلا موبايل دستوي مثلا بيت بومب تأخذ كراو لبرد بقول لاقي فانداز جوزان لا سلاش توا أما أنا مثلا بجورك استثمار كردني خودی تکنولوژی عیشا که برهمی که مروایتیه. کاتا هر شتێک پەیوەست بێ بە دۆخی کورد لە ئێستادا ئێمە دەزانین پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بەو گۆشەگیرەی کە لەسەر ڕێبەری گەلان ڕێبەرۆجەلان هەیە لە بە بڵێن لە ئێمرالی و ئێمەش دەزانین لە ئێستادا زیاتر لە 42 مانگە هیچ زانیارێک لەسەر ڕەوشی ڕێبەراپۆ نییە و باسی کۆبوونەوەی ئەنجومەنی بڵین کۆمەڵی نەتەوەیەگرتوەکانی کرد پەیوەست بە هەم دۆخی کورد و ئەم سیاسەتەی کە تورکیا لە بەرامبەر ڕێبەرۆجەلان جێبەجێیەکات ئێمە دەزانین کە هیچ هەنگاوێک نەدراوە ساڵێکی دیکە درێژکرایە بۆ دەسەڵاتانی کە تورکیا لە ناوخۆی لەو بوارە جێبەجێیەکە ئەم پرسە چۆن خوێندنەوەی بۆ بکەین و ئازادی فیزیکی ڕێبەراپۆ چ پێویستێک هەیە لەگەڵ ئەو چارەسەریانەی کە پێویستە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو هەژمونخوازیە کۆتایی پێهێنێ کە لە ئێستادا لە ناوچەکە هەیە. ئەنێ ئەو بابەتە کە ئەماژەم پێکەویستەوە شەڕ بۆ شێوازە هەیە باسی قەزیەی کورد و فلستینمان هەیە چارەسەری لە نێوان ئەو دوانە هێزەدا کە هەیە هێژمونخوازن چارەسەری ئەوتە باسی بابەتی ڕێبەراپۆ دەکەین ئەساس هەڵمەتێک کە دەستی پێکردو بە ناوی هەڵمەتی ئازای جەستەی ڕێبەراپۆ و چارەسەری سیاسی بۆ کورد کە مەسەلەی دروستکردنی ستاتۆیە بۆ کوردستان یاتەن نۆی جۆتمان چەند ڕۆژی دیکە ساڕۆژی ئەو هەمگرتنی ڕێبەراپۆیە ئەم دەستکردنی پلانگیری دژی ڕێبەراپۆ کە ئەو شەرمەزار دەکەین لەم ڕۆژەدا ئینەبێت لە ساڵی 98 و پارێکش کە ئەو هەموو دەست بێگرێت ئەو هەموو ئاستێک ڕۆشتووە ئاستەکە زۆر باشە چۆن باشە لێدا کارێکی دیپلۆماسی کارێکی مەسەن گەل و زۆر متینگ و شتیواری کرد بەڕێوە چوون بۆ ئەوەی کە بیرۆکە ڕێبەراپۆ بە جیهان بناسرێت لەسەر چارەسەری پرسەکە لەسەر ئەو چارەسەری پرسە بۆ ئەوەیە کە وتمی سەدووانە شەڕی ئابۆ شێوازەیە کە سڕینەوەیە ئەم سڕینەوەیە ناتوانێت ئەنجام بێت بۆ کۆڵێ لەگەڵ خۆیان چارەسەری بێنێت ئەم چارەسەری کورد هەیە ئەم چارەسەری فلستین هەیە باسی پێکەوە ژیانی دڵخوازانین گەلانە لەسەر بنەمایەکی دموکراتیک کە ئەمە وەکو کۆنفرانسی دموکراتی ناوێ دەکەین ئەو شتە تەنها تاکە چارەسەر ئەوەیە بۆچی لەوانەیە مەسەڵەن چونکی وتم ئەو هێزانە هەردووکیان ئەیانەوێت ئەوەی دیکە بسڕنەوە لەسەر بنەمای سڕینەوە ئەو دەمە مرۆڤایەتی ئەیانەوێت تەکڕەنگ بکەنەوە تا لە ڕۆژهاتی ناوێندا کە ڕەنگاوڕەنگی ئاینی و کولتوری و دوایەوە قەومی ئەوانە هەیە ئەمە بۆ خۆی چارەسەری نەما قەزەکە ئاڵۆزتر و هەر شەڕەکە بەردەوامتر دەکاتەوە مەک ئەوەی کە هەموو جیهان وەکو باسی دەکەن شەڕی جیهانی سێم زۆرجار باسی دەکەن ئەوەیە کە هەموو جیهان بتەقێتەوە بۆمبێک بتەقێتەوە و ئیدی هیچ نەمێنێت ئەنێ دیگە مرۆڤایەتی بچێتەوە بۆ سەر خاڵی سەفر کە ئەوەیش زۆر ئێستا چارەسەری نییە ئەساسا یعنی زۆر کە مەسەڵەن ڤیرۆس ئەو شتە دەکاتەوە ئەو چارەسەری نییە ئەوە چارەسەرێکی دیکە هەیە چارەسەری پێکەوە ژیانە یعنی بیستەوە شتە بزانین هەم باوەڕەکان هەم گەلان بەسەر ئەو شتن کە پێکەوە ژیان بیزە دروست بێت بەڵام ئەم وەختە دەوڵەت ئاینەکان نژادەکان بوونەتە ئایدۆلۆژیەکان بوونەتە بابەتێکی دەوڵەتیەوە بۆ سەپاندنی دەسەڵات و بەڵادەستی ئەم مەسەلەیە وای کردووە کە چارەسەری نەهێنێت ئەمە باسی کۆنفرانسی دموکراتی دەکەن کە لەسەر بنەمای پێکەوە ژیان ڕێبەراپۆ ئەساسەن مەسەلەی ئازادی جەستەی ڕێبەراپۆ و ستاتۆی کوردستان لەسەر مەسەلەی دروستکردنی کۆنفرانسی دموکراتیکە یعنی ئەو قەزیە جاروبار هەڵە تێگەیشتن دروست دەبێت لەسەر ئەوەی کە تەنها ئازادی جەستەی ڕێبەراپۆ باس دەکرێت نا باسەکە لەسەر ئەوەیە کە لە کەسایەتی ڕێبەراپۆدا باسی پێکەوە ژیانی نەتەوەکان چونکی تێزی یا پارادامی ڕێبەراپۆ لەسەر ئەساسی پێکەوە ژیانی نەتەوەکانە پێکەوە ژیانی ئاینەکانە ئێستا مەسەڵەن لە ڕۆژاوای کوردستاندا ئەو شتە تا ئاستێک ڕوویداوە وەکو ئەزمونێک ئەوە نزیکی 2 ساڵە هەیە سێرکە هەر 2 ساڵ کە ئێستا هەیە ئێستا ناوبەری ئیسرائیل لەگەڵ لوبنان شەڕ دروست بووە لەوێدا کەس نەیتوانی مەسەڵەن ئەو قەزیەیە وەکوڵێ هەتا پێشگیری بێت 8,000 ئاوارە تێپەری ڕۆژاوا بوون ڕۆژاوا تەنها دەرگای کردوتەوە بۆ ئەوانە کە بێن لێدا بیان حەوێنێتەوە و لە بەرامبەری حتا
ئەو نەژاد پەرستیەی کە هەیە لە تورکیدا دژی خەڵکی سووری ئاوارە سووریەکان داوای گەڕانەوەی کردووە داوای کردووە کە بێنەوە چونکی تەنها لە ڕۆژاوادا هەیە کە بە خااتری ئەوەی کە پێکەوە ژیان نێتەوەکان دروست بووە گەلی کورد و گەلی عەرەب و گەلی سووریانی و تورکمان و ئیزەدی و موسڵمان و هەموو مەسیحیەکان دوانن پێکەوە لە ئارامیدا لە ئاساییدا ژیان بکەن ئەمە یەک ڕۆژهەڵاتی ناوین پێویستی بە ستاتۆیەکی بۆ شێوازە هەیە بۆ پێگەیشتن بۆ ستاتۆیە مەسلەی ئازادی جەستەی ڕێبەراپۆ و چارەسەرکردنی دموکراتیانی قەزیەی کورد و فەلەستین بابەتێکی سەرەکەیە پێویستە ئازادی خوازان لەسەردا هەموو کورد عەرەب فارس یەهودیەکان و هەموو لەسەر ئەو شتە کار بکەن کە مەسلەی پێکەوە ژیان نێتەوەکان لەسەر ئەو پارادایمە سەر لە نوێ ڕۆژهەڵاتی ناوین دیزاین بکرێتەوە ئەو شتە بۆچی ئەوانش بەدەکەم مثلا نێتانیاهۆ بەحسی دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین دەکات نەخشەیەک نیشانە ئێران و تورکی بەسلا سووریا و عێراق ناومەترسیدا ئەمە نەخشەی ئەوانە نەخشەی ئازادی خوازان بۆ ڕۆژهەڵاتی ناوین چییە؟ ئەو نەخشەیە کە بەحسی دەکەین پارادایمی پێکەوە ژیانی ئازادانەی نەتەوەکان ئەو شتەیە کە ڕێبەرا باسی دەکات لەسەر کۆنفرانس پێویستە بۆیە دیسە تاکی دەکەمەوە پێویستە کار لەسەر ئەوە بکرێت کە ئەو ئازادی خوازانەوە ئەو شەڕۆژگەرانن لەسەر ئەو پارادایمە بک و ئالتەرناتیڤ وەکو هێزی چارەسەری بیخەنە ڕۆژەوەوە و بیکەنە ئەمری واقع ڕۆژنامە سیروان هەورامی دووبارە سپاس بۆ ئامادە سپاس بۆ ئێوەش بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تا کوێسە بی سەرمابوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن